سەرەڕای هەوڵی ژووری بازرگانی و یەکێتی هاوردە و هەناردەکارانی سلێمانی کۆماری ئیسلامی ئێران خاڵی سنووری نێودەوڵەتی پەروێزخان و حاجی ئۆمەرانی نەکردووەتەوە. ئەوە ژوای کردووە کە بازرگانەکانی سلێمانی بۆ هاوردەکردنی کاڵاکانیان ڕوو لە تورکیا و باشووری عێراق بکەن. هاوکات یەکێتی هاوردە و هەناردەکارانی سلێمانیش ڕای دەگەێنێت بەرپرسانی ئێران ڕازی بوون بەکردنەوەی خاڵە سنووریەکان، بەڵام تاکو ئێستا کاتەکەی دیاری نەکراوە. بەڕاستی جمهوری ئیسلامی ئێران پێمان وت کە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان کە ئەگەر ڕێڕەوەکە بگۆڕێ خراپ دێتەوە سەر ئەوەی بازرگانان کار بکەنەوە لەگەڵ وڵاتەکەتانە. بۆیە ئێستا بیریان کردوێتەوە لەوەی کەوا ئەو ڕێڕەوەی کە هەیەە با بەردەوام بێ. سەیریان کرد کە وڵاتی تورکیا دای نەخستووە، ئەمانیش ئینشاءڵڵا بە بەردەوامی ئەیکەنەوە بۆ ئەوەی کەوا تەسی چونکە ئەو تەسیرەی کە لەسەر هەرێمی کوردستان بووە بۆ کەمی کاڵای ئێرانی و تەسیرێکی هەبوو بێ دەقات تەسیری لەسەر کارخانەکانی وڵاتی جمهوری ئیسلامی کە ئێران کردووە کە کاڵەکانیان نەتواندراوە وەکو جاران بنێرن بۆ هەرێمی کوردستان. لە دژی ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان بەختیار فڕۆکەخانەکانی داخست و تارانی سنوورەکانی بەڕووی هەرێمدا داخست، بەوەش نرخی کاڵا و خواردەمەنی و سوتەمەنی بۆ ماوەیەکی کاتی بەرز بوویەوە. هاوکات بازرگانەکانی سلێمانیش دەڵێن ئەگەر ئێران سنوورەکان نەکاتەوە ئەوە لە تورکیاوە کاڵا هاوردە دەکەن. هەروەها دڵنیاییش دەدەنە هاوڵاتیان کە کۆگاکانیان پڕن لە شتومەک و خواردەمەنی. لە پێچەوانەوە هاوڵاتیان دڵنیاکەینەوە کە لە هەموو هەوڵێک خێنەگەر بۆ ئەوەی بتوانین هەموو پێویستەکانی خۆراک و شیرەمەنی و پێداویستیان ڕۆژانە ئامادە بکرێ و بهێنرێت لە هەر شوێنێکەوە بتوانین هاوردەیەکەین بە کوردستان. ئێمە توانیمان لەوێ وەزیری بازرگانی ئێرانی ببینین کە پێشنیارمان کردیان داوامان کرد کە مەرزەکان بە زووترین کات بکرێتەوە، چونکە زەرمەندی یەکەم ئێمە نابین، زەرمەندی یەکەم ئەوان دەبن، چونکە کاڵای تورکیا بازارەکانی داپۆشیوە و کاتە ناتوانن کۆنتترۆلی بازار بکەنەوە. لەبەرەوە بەڵێنیان پێداین بیکەنەوە، ئێمە ناڵێن ئەم ڕۆیان بەیانیکرێتەوە، بەڵام بەڵێنیان پێداین. خۆشبەختانە ئێستا دەنگۆیەکەی لە 4 ساعتی ئایندەدا مەرزی پەروێزخان بکرێتەوە. بۆ مەرزی حاجی ئۆمەرانیش تاکیدمان کردەوە لەسەر ئەوەی کە زیاتر ئەو کە داوامان کرد بۆ حاجی ئۆمەران بۆ هەموو مەرزەکانی کوردستان بوو، حتا داواشمان کرد کە مەرزەکانی کەش بکرێ بە نێودەوڵەتی. هەرچەندە لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم ئێران و تورکیا هاوڕابوون لەسەر داوای عێراق سنوورەکانیان بەڕووی هەرێمی کوردستاندا دابخەن. لە ئەنجامیشدا تاران ئەو هەنگاوەی پەیڕەوی کرد، بەڵام تا ئێستاش دەواازە سنووریەکانی تورکیا بەڕووی بازرگانەکانی هەرێمدا کراون. لە ئێستاشدا بازرگانانی سلێمانی هۆشیاری ئەوە دەدەن ئەگەر دەواازەکانی ئێران بەڕوویاندا نەکرێتەوە ئەوە جوڵەی بازرگانی بەرەو تورکیا دەگوازنەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.